چۆنن سەیرترین شتە ینی سەعاتێک هەڵساوم لە خەو بەرم نایە چی ڕوویاوە نازانم بەیانیتان باش بەیانی باش سڵتم نەماوە بەیانی باش کوردستان وەسە چاشەکەین ئێستا چاشەکەین بەیانیتان باش بەیانی باش کوردستان هێوەی ڕۆژ خۆش بۆم ولا پێنجەم ڕۆژی ڕەمەزانی شتان پیرۆز شتم پێ بەس کەس لێ من دیا بود ئیسۆ قسەیەکە حەردامەوە پلە مای بەیەکە لا چۆ بابە هەر بەیانیتان باش وڵی بینم کۆتەوە دوێنە کەسێک کۆمنتەکانم کرد یەکێک لەسەر خواردنی فسقەکەوتی بیخۆ بەیانی قورگە جوانە بێ عیبی نییە وەڵا عیبی هەیە چۆنەرێت چاکیگە هەر بەجددی ئەوایە لە قوڕێک بەخوا ینی سەعاتێک هەڵساوم ینی ئەو گڕیەی بەری نایە زۆر ناخۆشە ئەنجا چۆنن جەماعات وازان بەریە قسەکەی تۆ غەڵەت بوو غەڵەت نیە وەڵا بێ زەخت دەخۆگەی ژینار وەڵاوە گرتوویەتی بەری نایە باس لەوە بێنە یەکەم خوا هیچ کەسێکی بەناشرین دروست نەکردووە بەڵام کەسێک زۆر جوانە کەسێک ئەتیادی کەسێک زۆر جوانی بەس ئێمە ناشرین بەکارێنین بەس بووی لە مۆزاکەتی تیقەتەن ناوە کچی زۆر ناشرین پۆزی زیاترە وەک لە کچی جوان کچی ناشرین زۆر لە کاتی داواکردنە داواکاری زۆر زیاترە و داوای زۆرەکە و عەلە ئاساس کچی وا هەربوونی نیۆک لە کچە جوانەکە خۆی زۆر جوان دیقەتیەوە ینی بۆ نمونە کچێکی جوان ئەتیادی پرسیارێکە لێ هەیە لە زانکۆی لە شتێکی لە ئیشی لەگەڵیە قسەی لەگەڵەکەی پێکردنی و بە شت باسەکە ئەتیادی بەلایەن مۆزوعەکە ئەتیادیە باشە کەچی ئەگە بچیت لە کچێکی ناشرین پرسیارێکە لە هەیە بە توزان بن و داوای بڵێم دەرزات چی هەیە چنیە شتێک لە بابەتە بلیشی هێنە زانم بۆچی حەز لێ تااقەتی هێشتان بەس قسەم لەگەڵ کردیەوە بەو ئینانەیە ڕەفتارانەیە بزانن کە ینی ئەو کچە ناشرینە کە ئاوای کرد دقەتمەوە چییە بۆ زۆر زیاتریان بۆ نمونە کچی جوان عادەتەن هەزار کورداوای لەکەڵە کاکەدا لەو بڕۆ واز بێن هەر باسی ژانەر تااقەتی نیە بێزیشی نایە باسیەکە ئەمڕۆ کوڕە حەز لێ کرد و کوڕە سێری کردو یان کوڕێک داوای لێ کردو باس کچی ناشرین ڕێک بە عەکسەوە ێزانی کچێک ئاوە هیچ نییە ینی باقورا لەگەڵ ئەڵی برامە ئەو کوڕە حەزی لێکردن ڕۆ داوای لێکردن کە کچێک ئەو هەمووی باس کرد ئەو بزانە زۆر ناشرینەوە هیچ نەدی و بدیە هەر ڕێک بەوای بینە سەرەوە کچی ناشرین یان کاچیتە داوای کەش ئەنی وەڵی کچی جوان ئەگەر داوای شتەکەش کە لێیە بڵێ تو نەڵی لێەکەمەوە تۆر ئاوا بچیتە داوای کچێ ینی ڕووکار زۆر دەورە بینێ بڵێ ناغجارە لە دەقای شەر نییە بەخوا ڕووکار زۆر دەورە بینێ ئەم بێژگەلێک کە دوای زانی عیلێکی باشە وەڵی ڕووکار زۆر دەورە بین کە داوای شتەکەشەکە لێیە بەس زۆر جا احتیادیان بەلایانی ئەنی سوودفاکە بەخوا زۆر احتیادی هەر بە پێی شەرعی مسقاڵ بە پێی توانای کوڕەکە ئەلموهیم ڕێزی بگەی ئەوەن کاتێک چی داوای کچێکی ناشرینیش یعنی زۆر زەیر یعنی لەدایکە وەسف پێکە بەخوا کچێ من دەستی نایە لە ئەو یعنی وەڵی دیارەکەوا نییە وەڵا ئەنجا پێویستی بە چل مسقاڵە وەڵی ئەو لە خانووی خۆیان نەبێت و سارێکی شێوە هەروان موبایلەکەشی بۆ تازەگەرەوە بابا بە تو کوڕ بە جدی تێگەیشتی ئەو نوعانە زۆر سەیرە زای داوای زۆرتر مسقاڵیشەکە کەوا سێرێکەم تو خاڵام شوڕچای تۆی ئەوەیە خوایجان بە گوناحی نەنووسی بە فەخر بەس جدی وایە لاین لە داواکردنیش زۆر دیقەتمە یعنی زۆر سەیرە لەوە زیاتر دیقەتمە بەخوا تقریبا ئەوەی لەم خەیاڵمە بێت دوان سییانە على حەزەڵاوە دوور سێرەکە بەختێکی زۆر باشیشیان هەیە کوڕێکی دەڵاو قۆزیشان ئەینەوە بێ ئەشیێنێ نەزان بە قورعانە سەگەمە خەریکی دوو عاجادون یعنی بەختیان زۆر عەجیبە ئەو کچای ناشرینە عالیەن لە خۆتان دڵتان دا نەمێنێ وەڵی من بم لە جیاتی ئەو بەختەکە هەڵە برم یعنی هەڵە بژێرم ئەو دەم و پلم بوای لاتوو یعنی زانی بڵم جاری چیەوە بە دەموچای خەڵکەڵە جوانی بەس بەختەکەەوە هەبێ ئاوەڵا ئافر ینی بەجددی بەختیشان زۆر باشە نمونەی خۆمتان بوازکەم زۆر لامەتیادی و چەند جارێکەوەم لێ بەسەراتەوە کاشی برام ئەچتە دەرەوە بن ئەچی بۆ بازار دنیای خەڵکەوە بینێ خەڵکیش دنیاگەوە بینێ زۆر ئەتیادێک کوڕاکەم گەنج چاو ڕاگیرێ نە ڕناگیرێ مەسەلە وەش نیان کە بەخوا من سەری کوڕەکەم سەری مناڵم سەری کشەکەی ئەنی تەنانەت سەری کوڕێکی قۆزیشەکەی تێ ئەتیادیە بەعنی ئاسایی بەلاتەوە ئەنی چەند جار کچی تیا بۆ سووری زانیومە منە سێری کردو ینی ڕێک ئەزانین پێویست ناکە ئەوە دیتێڵ بێ سێریشم کردووە نەقسەی کردووە نەمەزی ناوەگەتەوە هیچ بەلاشی احتیادی بووە سەکەم لەناو هەموو یاسێم کردووە کێم و ماڵۆ مەسجێنەرە هاها ئەمڕۆ تۆ بینی هەستێری شتە کرد منیش لە خەیاڵی خۆما بێ کامە بێ سوبحان الله مجرد ناشرینەکە دەرچووە ینی خۆی جارێ ڕاستمەکان دێنە پرۆفایلەکە ئەتیادی بڕۆم پێ بیریشم نازێم دیارێکە چی دەکەم دایمارە ناشرینەکە واڵێ نەزانم بوو
جا بەیەکشان پێ بڵم بچینە ناو خۆتان ناسیقە بە ڕەفیقەکانتان مەکەن چکە جاری وا هەیە قسەی ئێوە لە ڕێ ڕەفیقەکانتەوە بۆ من دێتەوە دەرە ئەی نێرن لە هەموو شوێنەکەی نێرن ئەن جاریشان مزجێکم بۆ هاتەوە نەدەم ستۆری منی بۆ ڕەفیقێکی ناردەوە هاها ئەمڕۆ بینیم لەوێ سێجا بەلا ڕۆیشتم هەر سێریەکەمە جای حیزوە شتێکی جوان بینی بۆ نابتم ها ئۆکەی من سێەکەم بە سێ جارێک دقایق دقە مەسەلەکە لێرەیە واز لە هەموو شتێ بێنە تۆ بۆ سێ جارەی بەلای منە ئەمە یەک باشە تۆ بۆ سێجا ئەگە خۆ بوو نەخرێ بۆ سێجای بەلای منە و تۆ چوزانی هەر سێ جارەکە من سێرم کردووی ئەگەر تۆ سێرە نەکردبێتم وایە ئەمە ئەو کە من ئەگام لە دنیا نییە لەو شوێنە من بۆ ئیشی ڕۆژەمە خەیاڵم لای نەبووە وەڵاهی وتم بە دوایەگەڕام ناوەکەی ئەم لە ئەو لەوە حاصل گەڕام هەتا ڕسمەکەیم دەستکەوت خوا ئەیمە خوایەکە ئەمە فەخر نەبێ ئەو غەزەبی لێ کردووە یعنی هەر بیرم نایەتەوە لەکوێ بیم ئەو درۆیە لەکوێ دروست کرد یعنی نازانم بۆ قەت جانێکی يعني وزن مصايبين بو عزاني افرت تيجاتم يعني بون عساي كرجو بين السلام يكد لي كا بعرف بيقول مو عاشتك عساية بلا بس يا افتك اللي ناس عملي شو ولا وسيرك والله ابو تحققتك يعني تو الى قد شكاك تو الى عبوش تاع تيجاتم او يشكلوا حالتاني كي يسم باسي كمان يقدر انا بنيد الى قد شيء دوج يعني بجدي هر اوي هاش كسكودي سيدي بكرم بس شي يعني تو من دائما سيري تو ماكر اقدر تو سيري منك وا كواتا بێدەنگ بە دای من هەستەکەم چیە مەسەلە کاتێک چێکی زۆر زۆر جوانە بینیم بۆیە واو نەماونێتەوە کاواکەڵێ بەخوا نانیە من یانە سێرەکەی وازی لێ بێنەوە بەتەمایەوە سینگڵ بێت لە کاتێک شەدامەوە خۆی سینگڵ ئەتوانن ئێوە ئاوا لەو حای دروستکەم بڵێ ڕاستێ ئێمە کچێکی جوین بەڵام ئاسایین و سینگڵین و بە زۆر شتی کەمیش ڕاستێت یەکجاروانین کە بیرتان لێ کردبینێتەوە ئەگینا بە قۆک نەرشینەکە تۆ دەت بەسەر دنیای گرنێوش بە سینگڵێ منەوە بەخوا ئاستەکەم درۆکە جوگەرجی دانەی جوانە گیراوە چرا ئاستەکەم وەڵی ئەزانین چۆن هەر بەجدێ لە 6 ساڵی و بیگری هەنێک لە جوانەکە بەس کە گەورە بوو خۆشی جوان وترەوە کەس بەلاتان نایە لەبەری وازانێت دەمێکی گیراوی تۆ تاو ئەوێ هەستەکەم ئەو بیزەبت کرۆخی مەوزوعەکەی بۆی ئاگاتان لە خۆتان بێ بدەستکەم بە ڕیکلامات هەرە بەخوای